لەگەڵ نزیکبوونەوەی جەژن خواست لەسەر چکلێت و نوقڵ زیاد دەبێت. سەرۆکی لیژنە هاوبەشەکانی قایمقامەتی سلێمانیش هۆشداری بە هاوڵاتیان دەدات کە بە هیچ جۆرێک ئەو چکلێتانە نەکڕن کە بەرواری بەسەرچوونیان لەسەر نییە یان بە لەزگا بەروارەکەیان لەسەر نووسراوە، بەڵکو دەبێت بە لێزەر بەرواریان لەسەر نووسرابێت. ئێمە ڕێنماییمان ئەوەیە کە ئێستا لە بەرە وەرزی گەرما ئەڕۆین کە جۆرێک بێنن کە لەگەڵ مەناخەکەی ئێستامانە لەگەڵ دۆخی ئێستا لەگەڵ گەرمێکەیە بتوانن مامەڵێکی دروستی لەگەڵ بکەن و جۆرێک نەبێ بە پلەی گەرمای ئەوەی کە ئێمە هەمانە بتوێتەوە یاخود زەرەری پێ بگاوە ئەگەر بێت و لەو بابەتانە ئەهێنن کە پێویستیان بۆ هەیە لە پلێکی گەرمای دیاریکراوە بێ ئەو پێویستە مامەڵی تایبەتی لەگەڵ بکرێەوە پێویستە لە بەڕاد و لە شوێنی تایبەتە دامبرنەوە نابێت لە ڕاستەوخۆ لە بەتشیەتا و لە شوێناندا دامنرێت کە زەرەری پێبا. ئەمە جۆرێکە لە چکلێت و لە شیرینی کە خۆی بەروارەکەی بە لەیزەری پێویستە بەرواری هەموو شتێک لەیزەری بێ و نابێت لەزگە بێ ئەمە پێی تایبەتمەندی عێراقی و حکوومەتی هەرێمی کوردستان نییە و لەزگە مەمنوع بۆ ئەوەی بەروار چونکە لەزگە احتیمالیەوەی هەیە کە من ئەتوانم لای بەرم بەروارێکی تازەتر و نوێتر دابینەوە کۆم حاڵتەی کە ئەیبینین ئەمە بۆ نۆمانگ دروستکراوە ئەم قوتووە بەڵام لە جێگەی ئەو بەروارە لەیزەریەکە لەزگەیشان لێداوە کە ئەمەش بەپێی ڕێنمایەکان ئەمە نایاساییە. زۆرینەی چکلێت لە بازاڕەکانی هەرێمی کوردستان لە کۆماری ئیسلامی ئێرانەوە هاوردە دەکرێن کە بەهۆی دابەزینی بەهای تمەن نرخی چکلێتیش بەراورد بە ساڵانی ڕابردوو دابەزینی بەخۆیەوە بینیوە. فرۆشیارانیش جەخ لە تەندروستی چکلێتەکانیان دەکەنەوە و دەشڵێن ئەو بەرهەمانەیان نەهێناوەتە بازاڕ کە بەرگەی پلەی گەرمای هاوین ناگرن. هاوڵاتیانیش داوای چڕکردنەوەی چاودێری بازاڕ لە لیژنە هاوبەشەکان دەکەن تا ڕێگری لە بەرزبوونەوەی نرخ و ساختکردنەوەی بەرهەمی ساختە بگرن. وڵی هەمووی گرنگی لەگەڵە ئەم چکلێتانە کە هێنامان مەزدەرەکانی شێزانین تەوان هەمووی تاریخی لەسەرە تەوان ئەو بابەتێکی هەنی نییە تاکو تەماشای تاریخی نەکەین ناتوانین بێنین یان بەلایانی کەمەوە بێن تاجی تازە بێ وڵی حالیان جەو فێنک یا ئەو چکلێ ئەو بەرهەمانە و تاجانە کە لێرە عەڵمان کردووە هیچ تەسیر ناکە گەرما تەسیر لێ ناکە نەسەلۆشت نییە تاکو بتوێتەوە هەمووی چکلێت تەقریبەن ئەوانەی کە گەرما تەسیر لێکە دامەدەناوە مەگە شەو بەکاری یان دایانین جوی جارت گەرما نهاتووە جوی فێنک یان تەسیری ناکە و جەوە وڵی زۆربەی ئێرانیە ئەوانەی تر تقریبا ئۆکرانی تایە بەلجیکی تایە بەریتانی تایە. من بەڕای خۆم وای بە باشەزانم یەکەمیان ئەگەڕێتەوە بە دوو لایەن یەکەمیان لایەنی ئەو کەسە ویژدانی خۆی ئایا چ کوالەتێکە کاتە بازاڕەوە ئەیدا بە خەڵک دووەمیشیان بۆ چاودێری لایەنی حکوومەت کە ڕەچاوی بکات ئایا جۆری ئەو شیرینیانەی کە ئەکەوێتە بازاڕەوە تا چەنێ لایەنی تەندروستی هەیە لەگەڵ خواستی کەسەکانە چونکە کەسانێک بەبێ ئاگا بەکاریێنێ ئەگەری ئەوەی تایە کە تووشی جۆرێک لە هەڵگری ڤایرۆس بێت کە هیچ کوالەتێک نییە بۆ ئەوەی کە پێدا تێپەڕێت. وڵا حەزەکەی نەیەت بۆچی بێت خەڵک خۆی مناڵ هەت زۆری مناڵ ئەیخوات ئەنجا کە بیخوات تووشی نەخۆشی ئەبێ و بەم گەرمایە و وایە نا نێت باشترێکە شتی باشتر بێت باشترە قەینا بە 1000 یا 500 دینار زیاتر بێ باشەکە بکڕی لە خراپەکە باشترە هەر. لەگەڵ نزیکبوونەوەی جەژن بازاڕی چکلێت و نوقلیش گەرم دەبێت کە هەندێک جار لەگەڵ ئەم چکلێت و نوقلانە چکلێت و نوقلی ساختەکراویش هاوردەی بازاڕ دەکرێت و ساغ دەکرێتەوە. بۆ ڕێگری لەمەش هۆشیاری هاوڵاتیان و چاودێری لیژنە پەیوەندیدارەکانی پێویستە. ڕاستی حەمامین کەناڵی ئاسمانی پەیام سلێمانی.